خاڵی دووەممان تەبەڕوج مسڵمانە عەزیزەکان تێکەڵبوون بە ناوەی خزم و خزمێنە، بە ناوەی قەوم و قەومێنە بە کوردی با بڵێین. ئەمە شوریابین لەم کات و سادەدا زۆر زۆرە بێ. گشتی تێکەڵە بێ 6-7 عایلە 8 عایلە لەبان یەک سفرە تێکەڵە بین. ئەوانەی کە حەڵاڵین بۆ یەک قەینا، ئەوانەی حەڵاڵن نابێ. چاوبازی دەست پێیەکە لە بین گەنجەکانە، عاشق و عاشقار بازی، ڕقم گۆڕینەوە، ئەم شتانە ئەکرێت لەمانە لەم شتانە، یان نێزگی یەکتری، تۆ لەیرە دانیشێ و لەوێ دانیشێ و لەوێ دانیشێ. قەی چێکە؟ ڕەهایە. چونکە ئەمە وریابین زۆر جاریشەکانمان لەیرە کەمێ وریای ئەیرە بین. ئازیزان و خۆشەویستان، ئەفەرمێت وریاش بین گەنجە خۆشەویستەکان، تەماشاکەن گەنجە ئازیزەکان، گەنجە بەڕێزەکان، کاتێ دەرەچی سارێت پێ سەوتی تەجیلەکەت هەمووی دەدەی. پێغەمبەری نازدارە فەرمیێ بزان چی ئەفەرمێ و چی هەڕەشەیەک دەکە. هەموومان یان دەچین دەست دەگرین و هەڵپەڕکێ و وەلەکەن وتیانە قەینا سەفرە بکەن بەس هەڵپەڕکێتیانەوێ. ئەوش گاڵتە جاڕیەکە بە عەقڵی من و تۆ ئەمڕۆ ئەکرێ بەداخەوە. کەواتە موسڵمان ئازیزەکان، پێمان ئەفەرمێت سەوتانی مەلعونان، پێغەمبەری نازدارە فێ دوو دەنگ هەیە مەلعونە. تەماشاکە چەندێ خەتەرە. پێغەمبەری نازدارە فەرمێ بە دەرەجەی حەسەن هاتووە، لە تەرغیبە هاتووە، لای شێخ ئەلبانی ڕەضی الله و ڕەحمەتی خوای لێبێ. سەوتانی مەلعونانی فی الدنیا والآخرە، لە دنیا و لە ئاخرەتدا. یەکێکیان بابەتی ئێمە، یەکیان بابەت ئێمە نیە، بەڵام هەر گێربازەکەین. یەکێکیان ئەوەی کەسێک ئەمرێ ئافرەتان شیوەنی بۆکەن، ئەو کەسانە فەرمی ئەو دەنگە مەلعونە لای خوا. ئەمە ڕاگەێنن بە خێزانتان بە کچ و مناڵتان، دوو دەنگ هەیە مەلعونە لای خوا، لەعنەتی لێکراوە ئەو دوو دەنگە بەرز بێتەوە. یەکێکیان ئەوەیە کەسێ خۆشەویستێکمان دەمرێ ئافرەتانمان هاوار و قیژە و ناڵە دەکەن، ئەوە مەلعونە لای خوا. پێغەمبەری خوا فەرمێ. دووەمیان ئەفەرمێ پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم، دووەمیان ئەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت ئەوەیە کە میزمار عند نعمەتی، کاتێ خوای گەورە نعمەت ئەداتە بە شەرێک، ئەم سێرەکەی لە باتێوی سپاس و شکری بۆ بکە، سێرەکەی شتێکە خاتە سەری خوا پێی ناخۆشە. قەسدی گۆرانیە، ئەم گۆرانیە ناشەرعەکان کە دەکرێت، کە لێ ئەدرێت، کە سەرچۆپی بۆ ئەکرێ. یعنی تۆ ئەگە لە سەرچۆپیەکە بووی گۆرانیە لێدرا، تۆ لەناو ئەو مەجلیسا بووی وریا بە ئەو مەجلیسە هەمووی، ئەو دەنگە کە بەرزە بێتەوە، نەک شەخسەکان، غەڵەت تێ نەگەن، شەخسەکان نا، ئێمە ناڵین خەڵک مەلعونە، نا، ئەو دەنگەی کە بەرزە بێتەوە مەلعونە. تۆش گوێ لە دەنگ کەسێ ئەگری، ئەو دەنگە مەلعونە لە دیوانی خوادا. ئەبێ وریابی موسڵمان عەزیزەکان، گەنجە بەڕێزەکان، بە تایبەتی گەنجەکان ئەبێ وریابن لە کاتی بەهاردا. بەڵام زۆر جار شتێکی ئاوا شتێکە بێ دوور بێ لە ناشەرعی، با نەڵێن مامۆستا هەمووی گرت بەخوا بەهارە چی بکەین، خۆ ناچین قورئان لێدەین، خۆ ناچین لەوێ بە تازیە دانیشین. نا، شتانێکەیە ڕەهایە، شتانێکەیە طەبیعیە، ئەو شتانە باس لە شتی خراپ ناکە، ئەوە قەینا. چەند گەنجێکن هان بە یەکەوە کوڕن، قەیچێکە لە شوێنێکە بۆ خۆیان دڵیان خۆشە، هەرچی بکەن طەبیعیە بۆ خۆیان. بەڵام تو کچ بێنی و دەستی بگری و هەڵپەڕی بە یەکەوە، ئەمە کوێ شەرعی؟ ناوێنەی هەرچی شەرعی نییە، ئەبێ وریابیت ئینسانی موسڵمان. ئەمجا دووەمیان ئەفەرمێ، لە دووەمیا حەدیثێکی ترمان هەیە، ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێتر لەوانە کاتێک گریان بەرزە بێتەوە، و کاتێک ئەوەیشی کەوا فوتراوە لەگەڵ مەلعونان دوو لە ڕووجەنابتان ئەحمەقەین، ئەو دەنگە وەک ئینسانێکی ئەحمەق وایە، ئەو دەنگە لە دیوانی خوا وەک ئەحمەق وایە. ئەم شاتووە بە دەرەجەی حەسەن لە حەدیثدا.